کاتە باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئەزیزان، مەوزوعی پەنابەری و کۆچ مەوزوعێکی زۆر زۆر کۆنە کە توانین بگەڕینەوە بۆ ئەو کاتێش وە کۆمەڵ خەڵک بە کۆمەڵ زندگی کردووە، بە جەمعی ژیاوە و بە هۆکاری جۆراجۆرەوە مەجبور بووە کە کۆچ بکات و لە شوێنهای جۆراجێرا پەنابەر بێت. بەڵام ئەمە لە ئێستەی دنیای مۆدەرنی ئەو ڕۆژیە و لە دەورانی نیۆلیبرالیستە بە شێوەیەکی تر هەڵسکۆتی لەگەڵە کرێت. ئەمە گەزینە بەرباس و لێکۆڕینەوە لە باسی ئەمڕۆی دیالۆگماندا لەگەڵ لێکۆڵەر کاک پێشڕۆ و محەممەد کە بۆ خۆشی نووسەرە کە پێمان خۆشە لەسەرم بابەتە قسە بکەین. بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ کاک پێشڕۆ. زۆر سپاس کاک بەخێر. کاک پێشڕۆ هەروە لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەم پێ کرد کۆچ و پەنابەری شتێک نییە تا بەدە شتێکە لە کۆنیشەوە هەر بووە. هۆکاری سەرەکیەکەی ئەوەی واگەڕێتەوە بۆ کۆنەوەی وا لە ئێستایە ئەگەرەکرێ ئاماژەیەکی پێ بکەین جاچینە سەرباسەکەمان. ڕاستی کۆچ و هەڵاترن ڕاکردن کۆچبەربوون بەجێهێشتن لە شوێن داماڵین گیرسانەوە لە شوێنێکی تر پەنا بۆ بردن هەمومانە کۆمەڵێک چەمکن کە دیاردەن مێژوی مرۆڤایەتی پێیان ئاشنایە لە سەرەتاکانی سەرهەڵدانی کۆمەڵی مرۆییەوە. پرسی کۆچکردن و هەڵاتن پرسێکی کۆنە و ئەوە نیە شتێکی تازە بێت هەنانە لەسەر هەر ئەگەر سەری پەیمانی کۆنی جوو مەسیحیەکان بکەین ئێمە پرسی دەرچوونمان هەیە، سفری دەرچوونمانەیە ئەوەی کە جووەکانی یان گەلی ئیسرائیل لە میسرەوە کۆچیان پێدەکرێت یاخود بە زۆر ناچار دەکرێن کۆچ بکەن لەکە لەژێر ستەم و زۆرداریەکی زۆری جێدەسەڵاتی فیرعەونەکاندا دەژین. ئێمەم جۆرە کۆچانە دەزانین، هەروەها کۆچی دیکەشمان هەیە لە سەردەمی جەنگەکاندا پەلاماری ئیمپراتۆریەت و دەوڵەتە گەورەکان بۆ سەر ناوچە بێدەسەڵاترەکان هەبوو. جگەلەوە بۆ نمونە گەسێرکەین لە سەردەمی دەوڵەت شارە یۆنانیەکاندا کە پەلاماری یەکتریان داوە خەڵکیان ناچار کردو بۆ کۆچکردن. ئەگەر چی لەو کاتانەدا ئاستی کۆچکردن بە ڕادەی ئەمڕۆ فراوان نەبووە بە هۆی ئەوەی کە کاتێک یەکێک لە هێزە براوەکانی جەنگ پەلاماری ناوچەیەکی داوە، لەو ناوچەیەدا هەوڵی داوە زۆربەی هێزی پیاوانی ئەم ناوچەیە کە پێشتر بەرگریان کردویان لە یەکە سەربازیەکانی ئەم ناوچانەدا بوون کوژراون، منداڵەکان و ژنەکانیان وەکو کەنیزەک و کۆیلە بردراون و ناوچەکانیشیان سووتێنراون، خاپۆرکراون، وێرانکراون. بۆ مانایە کوشتن و بەکەنیزەکردنیان بە کۆیلەکردن یان ئەمانەی کە هێزی کاریان هەبووە لەو ناوچانە وەکو کۆیلە براونەتە ناوچەی هێزی براوە ئەو دەسەڵاتی کە جەنگەکەی بردوێتەوە، یاخود لە سەردەمە کۆنەکاندا وەکو کۆیلە لە ناو کەشتیەکاندا بەکارهێنراون ئەوانەی توانای سەوڵ لێدانیان هەبووە تاکو کاتی مردن زنجیر لە قاچیان کراوە تاکو کاتی مردن سەوڵیان پێدەدراوە. دوایی کە دەینە سەدەکانی یەک کورد ئاماژە بە دەوڵەتی ڕۆمانی بکە. ئیمپراتۆریەتی ڕۆمانی یەکەم جار کۆچی مۆدێرن بەو مانای کە نزیک لە ئەمڕۆ درکی دەکەین لەناو ئیمپراتۆریەتی ڕۆمانیدا سەرهەڵدا خەڵکێکی زۆر ناچار دەکرێن کە لە چوارچێوەکانی یان چواردەوری دەوڵەتی ڕۆمانیدا بژین. دەوڵەتی ڕۆمانی هەر شوێنێکی داگیر کردووە، هەوڵی داوە سوپای خۆی بەرێت ئەم ناوچانە لە پاڵیشیدا کۆچی بە خەڵکەکە کردووە. اینجا ئەمانەی کە توانیویانە لە سنوورەکانی دەوڵەتی ڕۆمانیدا بمێننەوە ئەوە بووە کە لە دەرەوەی کۆمەڵی ڕۆمانیدا هێشتراونەتەوە، بەڵام لە ناو سنووری یاسایی واتە قانونی دەوڵەتی ڕۆمانیان بەسەردا سەپاوە بەبێ ئەوەی خاوەنی مافی هاوڵاتی بوون لەم وڵاتانە. بۆمانایە ئەم جۆرە لە کۆچپێکردنە لە دەوڵەتی نازیزمدا جارێکی دیکە ڕوو دەداتەوە. ڕۆمانیەکان کە ناوچەکانی دیکەی دەرەوەی دەوڵەتی ڕۆمانیان داگیر دەکرد وەکو خاک
وەکو تێریتۆریال وەکو قەڵەمڕە و دەیانکرد بە بەشێک لە دەوڵەتی ڕۆمانی بەبێ ئەوەی خەڵکەکەی بکەن بە بەشێک لە دەوڵەتی ڕۆمانی وەک یاخود کە لە سەردەمی ئەڵمانیەکانە ڕوو دەداتەوە بۆ نمونە سەدەمی ئەڵمانیا نازیەکانە کە ئەوروپای خۆرهەڵاتی داگیر دەکەن ئەوان دەیانەوێت ئەوروپا بە ئەڵمانی بکەن بەڵام نەک خەڵکەکەی بە ئەڵمانی بکەن بەڵکو خاکەکەی بە ئەڵمانی بکەن بە ئەڵمانیکردنی خاک بەڵام دەرپەڕاندنی خەڵک لەم بە ئەڵمانی بوونە بۆ مانایە بۆ بە ئەڵمانی بوونی خەڵک کە ناچێتە ناو ڕەگەزی ئایدۆلۆژیای ئاریاییەوە کە دایان ڕشتووە ئەگەر شتێکی وەها ڕووی دابایە خەڵکە دەبوو بە هەمان خاوەن هەمان مافی هاوڵاتی بوونی دەوڵەتی ئەڵمانیان دەوڵەتی ڕۆمانی بۆیە گرنگترین شت لەو سەردەمانەدا بۆ کۆچپێکردن ئەوە بۆکە کۆچی بەرامبەر ڕوویداوە ئەوەیە کە خاکەکانیان بە ڕۆمانی بە ئەڵمانی کردووە خەڵکەکەیان دەرپەڕاندوە خەڵکی خۆیان بردە لە شوێنیانداناوە بەڵام هیچ کاتێک لە لەم سەردەمانەدا سەردەمە کۆنەکاندا جەنگ بڕیاری داوە لە کۆچپێکردن بەس هیچ کاتێک دەسەڵاتی سەرمایە واتە ئەوە سەرمایە نەبووە کە ببێتە هۆکاری جوڵە پێکردنی خەڵک هیچ کاتێک لە ناو دەوڵەت نەتەوەکو دەوڵەت نەتەوەی مۆدرن سەرمایە ڕۆڵێکی هێندە گرنگی نەبووە لە کۆچپێکردنی خەڵک کە ئێمە دوایی دێنە سەری ڕەنگە بتوانم لە ڕوتی قسەکانمدا باسیکەم ڕۆڵی سەرمایە لە کۆچپێکردنی خەڵک ئەمە ئەو شتێکە ئێمە ئەمڕۆ دەیبینین بەڵام مێژوویەکی دوور و درێژ لەگەڵ کۆمەڵی مرۆییدا لەگە سەرهەڵانی کۆمەڵی مرۆییدا مێژووی کۆچیش دەستی پێ کردووە بڵێ هەموو ئەو کۆچانە لە کۆنەوەکو یەک نەبوون ئەگەر چاو لە هێرشی ئیسلام بکەین بۆ ئاتاکو ئوروپاش گەیشت بۆ بەشێکی زۆر لە ئاسیا و ئالەوانە ئەبینین مەبەستەکە ئەوە نەبوو وەکو ئەڵمانیەکان چۆنێ و ئاماژەتان پێکرد مەسەلەکان نژادەکان بهێڵنەوە و خەڵکەکان کۆچ پێکرد بەڵام سەرزەمینەکان ئەگەر بەعکسەوە لە سەردەمی هێرشی ئیسلامدا ئەوان چونکی یانویست خەڵک بە مسلمان بکەن بۆیان زۆر بۆیان گرنگ نەبوو ئەمانە نەتەوەی قڕیشن یاکو شتێکی تر بەڵام یانویست ئەو ئیدەۆلۆژیەی خۆیان ئەو بیر و باوەڕی خۆیان بەسەر خەڵکادا سەپێن و یانکردن بە ئیسلام ئەوە چۆن چاولەیەک جیاوازی بە ئیسلامکردن یاخود بە مەسیحیکردن لە ناو ئیمپراتۆریەتە دیندارەکاندا هەبووە بۆ نمونە مەسیحیەکان کە کۆچیان ناوچە ئەفریقیەکانیان داگیر کردە خەڵکەکەیان بە مەسیحی کردووە هەوڵیان داوە خەڵکەکە بەڵام نەک ئەوەی کە لە ناو ئاستی کە سەردەمی دەوڵەت نەتەوە سەرهەڵدا لە ناو ئاستی دەوڵەت نەتەوەدا یەکسان بن مەسیحێکی ڕەشپێستی ئەفریقا یەکسان نەبووە بە مەسیحێکی سپیپێستی ئەوروپا لە کاتێکدا هەردووکیان مەسیحی بوون ئەمە بۆ ئیسلامیش ڕاستە بە ئیسلامکردنی ناوچە کوردنشینەکان نەبووتە هۆکاریەوەی کە کوردێک لە ناو دەسەڵەت دەوڵەتی ئومەوی عەباسی هەتا دوای و ئەمانەدا خاوەن هەمان پێگەی یەکسان بێ لە ناو دەوڵەتە ئیمپراتۆریەتە ئیسلامیەکاندا بە ئیسلامی کردووە بۆ ئەوەی ڕێگای بۆ خۆش بکات کە بتوانێت وەکو هێزی بەرگری یاخود هێزی بەرلەشکری خۆی بەکاری بێنێ ئەم هاوڵاتیانەوەتە بیانکە بە جوندیەکانی یاخود سەربازانی خوا لە سەرزەوی بۆ ئەوی جەنگیان پێ بکار نەک بۆ مانای بیانکە بە خاوەن هاوڵاتی یەکسان هەڵبەت چەمکی هاوڵاتی لەو سەردەمانەدا و بوونینە بۆ مەسەر پرسی هاوڵاتی بوون چەمکی هاوڵاتی بوون چەمکێکی تازەیە لەگە شۆڕشی فەڕەنسی لە 1970 سەر هەڵەدا بەڵام بۆ مانایە هەتاکو ڕۆژگاری ئەمڕۆژ ئەمە ڕاستە بۆ نمونە موسڵمانێکی کورد لە تورکیا لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئەردۆغاندا یەکسان نییە بە موسڵمانێکی تورک کە لە هەم ئایدۆلۆژیای نەتەوەیی دەوڵەتی مۆدرنی تورکی هەڵگرتووە هەم باوەڕی بم مۆدێلە ڕایسزم و فاشیزمەی ئەم دەوڵەتە هەیە لە هەردووکیان لە ناو دیندا یەکسانن لە بەردەم دەواازەی خوادا هەردووکیان هاوڵاتی هەردووکیان بوون دروستکراوی دەستی خوان بەڵام لەبەرەوەی لە ناو مۆدێلی دەوڵەت نەتەوە ئیمپراتۆریەت حاکە حکمڕانیدا هاوڵاتێکی موسڵمانی کورد یەکسان نییە بە هاوڵاتێکی موسڵمانی تورک واتە لە ڕوانگەی دەوڵەت نەتەوەەوە وەکو هاوڵاتێکی یەکسان سێناک لە ڕوانگەی ئیمپراتۆریەتیشەوە وەکو هاوڵاتێکی یەکسان یاخو وەکو بوونەوەرێکی یەکسان سیر ناکرێت بۆمانە ئیسلام کێشەی نەبووە لەگەڵ ئیسلامی زەکردنی کۆی سەرە ئیسش کێشەینە لەگەڵ ئیسلامی زەکردنی کۆی سەرزەوی بەڵام بەومانایە نایەت لە ناو کێشەکە لە ناو خودی دەوڵەت نەتەوە و دەسەڵاتی حاکمیەتدایە دەسەڵاتی حاکمیەت ئەو ڕێگایە بەوە نادا کە
هاوڵاتیەکی دەرەوەی کۆمەڵی ڕەسەن کە خۆیان وای پێدەڵێن یەکسان بێ بە هاوڵاتیەکی دەرەوەی کۆمەڵی ڕەسەن ئەوەیە کە هەموو ئاینەکانیش هەروەها چونکە چەمکی حکم تێیاندا باڵا دەزوە چەمکی دەسەڵات و سەروەری و باڵادەستی تێیاندا هەبووە هەتاکو ئەم ڕۆژەیە ئەمە خۆی سەرەتاکانی دانان و دامەزراندنی جیاکاری نێوان گروپە مرۆیەکانە لە ناو چوارچێوە سیاسی کۆمەڵایەتی کولتوری مێژوویەدا کە ئیسلامیش لێ بەشێک لە مێژووی 1500 ساڵی ڕابردوودا. بەڵێ ئێوە کتێبێکتان نووسیوە بە ناوی ڕەچەڵک ناسی کەمپ لە کەمپی کۆلۆنیالیزمی ئاوشویسەوە بۆ کەمپی پەنابەران کە ساڵی 2022 چاپکراوەی پلاتفۆرمی مێنێروایە. دیارە من بۆ خۆم نەمتوانیوە هەموو کتێبەکە بخوێنمەوە، بەڵام یەک دوو تەرجمەی کەشکە لەسەر پێجەکەتان داناوە لەسەر مەسەلەی پەنابەری داتانەوە باسان کردووە. ئەگەر دیارە بەپێی ناوەرۆکی کتێبەکەتان مەسەلەی ئاوشویت تەبەنەوە بوو کە جوولەکەکان گواسترانەوە بۆ شوێنی بۆ کوورەی ئاورتێ بەردان و لەوێ سووتێنران و لە چەند شوێنیش ئەو کوورەی ئینسان سووتانەی دروست کرده بوو دەوڵەتی ناسیزم. بەڵام من ئەگەر چاکم لێ بێ بۆ خۆم من خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتم و بەشێکی زۆر لە شارەکانی توانم بڵێم ئێران گەڕەکە جوولەکەکانی تیا بوو مانە هەربەیەکەوە بوون خەڵکێکی فەقیریش نەبوون، خەڵکێک بوون کە بازار و زۆر شوێن و شتیان بەدەستەوە بوو، یعنی تەبعەن بێڕێزیان پێکرا هەڵاواردنیان بەسەر دەستپێندرا، یعنی ئەوە زۆر چاک ئەبیندرا کە جیاواز بوون لە بە خەڵکی تر، بەڵام لەباری ئابوووریەوە وەزعێکی زۆر باشیان بوو. ئەوە ئەگەر لەگەڵ ئێستا کە ئێوە ئاماژەتان پێ کردووە لە ناو سەردیاری کتێبەکەتانە لەگەڵ ئەم پەنابەرانەی ئێستا زۆربەی و پەنابەرانە بە جانتایەکی بچووکەوە ئەم سەر بۆ ئەو سەری دنیاچن یا هیچیشیان پێ نییە، چۆن نەکرێ ئەوە پێکەوە مقایسەت کرێت یا فەرق و جیاوازەکانیان چۆنە؟ لە ڕاستیدا کتێبەکە باس لەوە ناکات کە جیاوازی لە نێوان پەنابەرێکی جوو یاخود پەنابەرێکی خەڵکی عێراقیان ئێران یان کوردستان یان تورکیا یان هەر ناوچەیەکی دیکە بێت لە ناو چوارچێوەیەکی یەکساندا لەنا کاتیگۆریەکی یەکساندا هەردووکیان دابنێ. ئەمان جێم کتێبە لە بەپلەی یەک ئەوەیە کە ئایدۆلۆژیا و دیاردەی و مێژووی کەمپ لە ناو مێژووی خۆرئاوا بە گشتی و ئەڵمانیا بە تایبەتی داشی بکاتەوە. کەمپ چییە؟ چۆن سەری هەڵداوە؟ ئەم کتێبە دەیەوێت یەکشت چەند خاڵێک ئاماژە بە چەند خاڵێکە. یەکەم بۆ نمونە کەمپی ئاوشفیت کەمپێک نییە لە خۆیەوە سەری هەڵدابێ بەبێ کەمپی نازی بەبێ کەمپی کۆلۆنیالیزم، ئەو کەمپانەی کە ئەڵمانیای کۆلۆنیال لە داگیرکردنی باشوور خۆرئاوای ئەفریقا کە ئەمڕۆ هەردوو وڵاتی تانزانیا و نامیبیان کە ویسیان گەلە ڕەسەنەکەی ئەم ناوچەیە کە هێرۆرۆیەکان و ناماییەکان بوون خڕبکەن. کۆلۆنیالیزمی ئەڵمانی لەم سەردەمەدا کۆلۆنیالیزمێکی زۆر و هەڵبەت هەموو کۆلۆنیالیزمێکی قڕکەر و بە کۆیلەکردنی دانیشتوانی ڕەسەنی ئەم ناوچانە بۆ بردننی سامان و سەرمایی سەرزەوی و ژێرزەوی بۆ ئەوەندەی توانراویشە خەڵکەکەیان بە کۆیلە کردو وەکو هێزی کۆیلە کاریان پێکردوون لە سەنتەرە پیشە سازیەکاندا. بەڵام من تەرکیزم کردوتە سەر کەمپی کۆلۆنیالیزمی ئەڵمانی بۆ ئەوەی بڵم کە ئاوشویت پێشینەی هەیە. ئاوشویت شتێک نییە بە شەو ڕۆژێک لە خەیاڵدانی دیکتاتۆرێکی فاشستی وەکو هیتلەر هاتبێتە دەرەوە و دروست بوو بێ. نمونونەکانم ئەوەیە کە یەکەم جار کاتێک ئەڵمانیای قەیسەری فەرماندە لۆتار فۆن خۆتا دەنێرێتە ناوچەی باشوور خۆراوای ئەفریقا کە وتم ئێستا نامیبیا و تانزانیان ساڵی پاری ژۆک و جینۆساید بە ڕسمی ناسێنرا، دەست دەکەن بە خەڵکەکەی کاردانەوەی هەیە، چونکە دەست دەکەن بە هەڵاواردنی خەڵکەکە بە دەرپەڕاندنی خەڵکەکە شوێن کاری بێگاریان پێ دەکەن، کاری کۆیلیان پێ دەکەن بۆی خزمەتی سەربازان و دانیشتوانی ئەڵمانی و ناوچانە بکەن. خەڵکەکەی ڕادەپەڕێ. سروشتی مرۆڤی ژوایە تەنها ئەگەر مرۆڤ یەک جۆر
ئەگەرچی من باوەڕم بە سروش شتێک نییە مرۆڤ بەناوی سروشتی مرۆڤ بەڵام لە یەک خاڵدا باوەڕم بەوە هەیە سروشتی مرۆڤ لە هەر شوێنێک ستەم هەبێ لەو شوێنەدا مرۆڤ بە دژی ستەم ڕادەپەڕێ ئەڵمانەکان دەستیان کرد بەستەمکردن لە خەڵکی ناوچەکە بە هەموو جۆرەك ئیتر خەڵکەکەی ڕاپەڕی بە تایبەتەر دووگەلی هێرۆڕۆیی و نامایی ئیتر ئەوە بوو یەکەم فەرمان کە دروست دامەزرێنرا لەلایەن سەربازانی ئەڵمانیەوە بە ناوی فەرمانی قڕکردن کە لە پەرلەمانی ئەڵمانیاشدا دەنگی لەسەردا کە پێی دەگوترێت فەنیشتونگسبفیل ئەمە لە پەرلەمانی ئەڵمانیادا هەیە وەکو دۆکۆمنت ئەمڕۆ دوای ئەوە کە کۆمۆنیستەکانی ئەڵمانیا سۆسیالیستەکانی ئەڵمانیا لە دژی ئەمە ڕادەپەڕن بۆ یەکەم جار ئەڵمانیا فەرماندە لۆتار فۆنتخۆتانە چار دەکا فەرمانەکەی بکشێنێتەوە فەرمانی قڕکردن بەڵکو دەڵێت کەمپەکانی کاری زۆرەم لێدا بمەزرێنە یاخود کەمپەکانی قڕکردندا بمەزرێنە ئەوەیە یەکەم جار چەمکی فەنیشتونگسلاگە یاخود کەمپەکانی قڕکردن لە 1940 سەر هەڵدا بۆ یەکەم جار لە مێژوودا نەک لە 1945 یان 44 یان 43 واتە جگە ئەمە لەلایەکی دیکەوە ئامانجی منەوەی بڵم کە لەم کتێبەدا وەکو بە دۆکۆمنتی مێژوویش باسم کردووە کەمپەکانی کۆلۆنیالیزم یاخود ئەندازیارانی کەمپی کۆلۆنیالیزم یاخود تەلارسازانی کەمپی کۆلۆنیالیزم پێشینەیان کە لەوێ هەبوو ئەم کە کارکتەرە سەرەکیانە دوایی دەبن بە بەشێک لە دامەزراندنی پارتی نازی لە یاریدەدەر و دەسەڕاستە نزیکەکانی هیتلەر دەبن بۆ نمونە هاینریش هێملە کە باوکی فەرماندەیەکی گەورە بووە لە نەکرد فەرماندە بەڵکو حکومڕانی مەدەنی ئەوەی کە خۆیان بەڵام بە زمانی ئێمە کۆلۆنیالیستی باشوور ڕۆژاوای ئەفریقا بووە باوکی کە دەیبات بۆ ئەوێ تەدریبی پێدەکات ڕاهێنانی پێدەکات لەسەر شێوازی کەمپۆمانە هەندریشملا هێملە دەبێت یەکێک لە دامەزرێنەر سەرەکیەکانی کەمپەکانی قڕکردن لە ئاوشڤیتس و داخا و ماوتهاوزن و ئەم بوخنڤالد و ئەمانە کە ئەمە کەمپە سەرەکیەکانی ئاوشڤیتس 1 و ئاوشڤیتس 2 هەتا دوایی کە کەمپە سەرەکیەکانی قڕکردن ئەمە خاڵێکە دوو ئامانجی دووەمی ئیشەکەی من لەم کتێبەدا ئەوەیە کە ئامانجێکەمەکو باسم کرد بریتە لە ڕیشەی کۆلۆنیالی کەمپەکانی قڕکردنی جوو لەلایەن ئەڵمانیا نازیەکانەوە کە سەرمایەداری ڕۆڵێکی بنچینەیی هەیە کۆی ئەو کەمپانش کە لە کەمپی ئاوشڤیتس و داخا و بوخنڤالد و ئەمانە هەتاکو دەگەڕێنەوە بۆ کەمپە کۆنەکانی قڕکردن لە ئەفریقا هەمویان ڕیشەیان لە ناو مۆدێلی پیشەسازی و ڕێخستنی کارگە لە ناو سەرمایەداریدا هەیە خۆشیان بە ڕاشکاوی ئاماژە بەم شتانە دەکەن لەات بەتایبە زۆر کاریگەرن یاخود زۆر سەرسامن بەو مۆدێلی کارگەسازی پیشەسازی کە لە ئەمریکاوە دێ بەتایبەت تایلەریزم و یاخود فۆردیزم کە دوجار کتێبەکەی فڕۆید ببورن فۆرت هێنری فۆرت کە دەکرێت بە ئەڵمانیش هیتلەر بە یەکێک لە شاکارە بنچینەیەکان لە قەڵەمیدا کە لە ئەوبەری ئەمریکای شارستانیەوە دێ بۆ ئێرە کە بەوانەنج دووەم خاڵی دووەم ئەوەیە بەشی دووەمی کتێبەکەم بۆمانایە بۆ ئەوە تەرخان کراوە کە بڵم ئەمڕۆ کەمپەکانی کە پەنابەران هەمان ڕۆڵی کۆنتترۆلکردن و جیاکردنەوەی دانیشتوانەوە بەشەی دانیشتوانی هەیە لە کۆمەلگاداکە بەپێی یاساکانی دەوڵەت نەتەوە نابن بە بەشێک لە دەوڵەتی ئەڵمانی نەتەوەی ئەڵمانی بەڵکو دەبێت لە دەرەوەی وەکو زیادەیە وەکو شتێکی پیس قڕێش هەن ئەمانە دەبێت بخرێن جا بکرێنەوە لە دانیشتوان بکرێن بە بەشێک لە دەرەوەی کۆمەڵی دانیشتوان واتە کۆمەلگایەک بن پارالل یاخود تەریب گەشە بکەن لەلایەکەوە کۆمەڵی مەدەنی هەیە لە ناو کۆمەلگادا لەلایەکی و بەشەی دیکەی دانیشتوان دەبێت بخرێنە دەرەوەی کۆمەڵە بۆی ئاسانتر کۆنتترۆل بکرێن بۆی ئاسانتر دەستیان بەسەردا بگیرە پاشان ئاسانتر بۆ بەرژەوەندەکانی خۆیان بەگەڕ بخرێن ئەگەر ئێمە ورد ببینەوە لە کتێبەکەمدا بە دوور و درێژی چوومەتە سەرم پرسانەکە ئەم جۆرە کەمپانەی پەنابەران جگەلەوەی ڕیشەیەکی کۆنی لەناو مۆدل و ئایدۆلۆژیای دامەزراندنی کەمپەیە کە بۆ نمونە لە کەمپی کۆلۆنیالەکان بۆ کۆنتترۆلکردنی دانیشتوان بۆ ئەوەی نەکرد تەنها بۆ کۆنتترۆلکردنی کەمپی دانیشتوانی ڕەسەن و لۆکاڵی ئەم ناوچانە بوون بەڵکو هەروەها بۆ بەکارهێنانی بۆ وەکو مۆدلێک ئەمانیان کردو بە مشکی تاقیگە لەم ناوچانە بۆ ئەوەی هەوڵ بن کێشەکانی ناوخۆشیان کۆمەلگای خۆشیان پێ کۆنتترۆلکەن ئەمڕۆ پەنابەرانی شەماش دووبارە کۆنتترۆلکردنە دەسەڵات باڵادەستکردنی دەسەڵاتە جیاکردنەوەیەتی لە کۆمەڵ ئامادەکردنەوەیەتی داڕشنەوەی ئەم تاکە کەمبنشینانەیەم تاکە لە کەم نانراوانەیەک بە گوێرەی ستانداردە بەهایی یاساییەکانی خۆیان اینجا بیان خەنە ناو کۆمەڵ چیشیان لە مێشکدا سەپێنراوە ئەوەی کە ئەمانە بە مانای کەلیمە
لە هەموو جۆرە مرۆڤبوونێک لە کەمپەکاندا دەماڵرێن دەکرێنە جۆرێک لە مرۆڤی لە دوو دەکرێن لە جۆرێک مرۆڤی ڕۆبۆت کە ئامادە بێتەن هەموو فەرمانێک جێبەجەکە لە ناو کۆمەلگادا ڕیشەی ئەم جۆرە کەمپانە لە ناو ئایدۆلۆژیای خۆر ئاواییدا ئیشێک بۆ کە ویستومە هەڵی بگرمەوە هیوادارم بینەران بیسەران خۆیان بە وردی بچنە ناو کتێبەکەەوە کە زۆر ڕەهەندی سایکۆلۆژی کۆمەڵایەتی کولتوری سۆسیۆلۆژی ئەمانە کاریگەریەکانی لەسەر ئێستای ژیانی پەنابەران لە ناو کە لە کەم پیش دێنە دەرەوە ئەم کارکتەرانە چۆن بوونیان داڕێژراوەتەوە دەستکاری کراوە و کاردانەوەیان لە پەیوەندیە بە پەیوەندی کۆمەڵاتەکان لە کۆمەلگادا چی لێدە ئیشی ئەم کتێبە ئەو نەکەوەی کە بڵێم جوویەکی خەڵکی سنا خەڵکی سلێمانی بە جیاب بکەمەوە لە هین چونکە جووەکانی سلێمانی و جووەکانی سنا کەسانێک نەبوون کە خۆیان بە جووی جیاواز لە نەتەوە و خەڵکی کورد بزانن بەشێک بوون لە کورد و خۆشیان بە بەشێک لە کۆمەلگای کوردی دەزانی بەڵام دەسەڵاتی ئایدۆلۆژی ئیسلام دەوڵەت نەتەوەی نوێی عێراق و ئێران و ئەمانە ناچاری کردبوون کە جیایان کاتەوە لە کۆمەڵی کوردی یان لە کۆمەڵی عەرەب و ئێرانی تا ئەوەی وەدەریانێ ئازاریاندا ڕاوەدویانێ مێژووی ئایدۆلۆژی ئیسلامیش واتە ڕاوەدو ئەو ئەوەی کە بە دێوەزمەکردنی جوو بە هەڵاواردنی جوو بە دژایەتیکردنی جوو لە مێژووی 1500 ساڵی ئیسلامدا تا ئەم ساتانەش ڕۆڵی هەبووە تا وەدەرنانی جوولەکەەکانی کوردستان لە هەردوو ئەو بەشەی کە لە ژێردەستی عێراق و ئێراندا بووە. بڵێ ئێمە لە یەک دوو هەفتەی ڕابردووە چەند ڕووداوی زۆر گرنگ هەموو هەواڵنێرەکانی تان بڵێمتان دادێدا پۆشیچێکی هەواڵیەوە بوو کە جەماعەتێ پەنابەر لەسەر سنووری ئیسپانیا دەستڕێژیان لێکرا و لەلایەن پاسەوانانی ئیسپانیاوە کوژران ویا نزیکەی 50 کەس لە لۆریەکە لە بینی مەگزیک و بەڕێگەەوە بوون بەرە و ئەمریکا لەوێ بە هۆی گەرماوەوە خینکانوتیا چوون. پێم خۆشە ئێستا لەسەر پەنابەران لە سەردەمی ئەمڕۆدا قسە بکەین و بە تایبەت پەنابەرانی جەنگ کە لە خۆرهڵاتی ناوەڕاست مەجبورە بن ئاوارە بن ئەگەر بکرێت لەسەر و بابەتەیش تۆ بە کورتی بۆ بتوانین فریای بڕکەکانی تریش بکەین. لە ڕاستیدا یەکەم جارۆک و پەنابەری نوێ کە سەر هەڵدەدا لە مێژوودا لەگەڵ جەنگی یەکەمی جیهان و جەنگی دووەمی جیهاندا پەنابەر وەکو چەمکێکی نوێ وەکو کۆنسەپتێکی نوێ وەکو هاوڵاتیەکی ناهاوڵاتی وەکو مرۆڤێکی بە جوڵەخراوی دەرەوەی دەوڵەت نەتەوە لە سەردەمی جەنگی یەکەمی جیهان و دووەمی جیهاندا سەر هەڵدات بە تایبەتیش کە لێرە و لەوێ من بە پێی هەم وەرگێڕانەکان هەم لێکۆڵینەوە نووسینەکانم هۆکارەکانی ئەم جۆرە سەرهەڵدانی پەنابەربوونم شی کردوتەوە بەڵام ئەمڕۆ پەنابەربوون مۆدێلێکی تازەتری وەرگرتووە کە لە سەردەمی نیۆلیبراڵدا کە بە تایبەت سەردەمی ئێستا ئێمە تێیدا دەژین پەنابەر بە دیاریکراوی بە تەنها بریتی نییە لە پەنابەری جەنگ بەڵکو بریتە لە پەنابەری کێشە کۆمەڵایەتیەکان بریتە لە پەنابەری کێشە ئابوووریەکان پەنابەری کێشە کولتوریەکان و هەتا ئەمانە ئێمە کێشەی لە بەردەم پارادۆکسێک دەکەین لە ناو دەوڵەتی نیۆلیبراڵدا ئێمە دەزانین دەوڵەتی نیۆلیبراڵ بانگشەوە دەکاتیان پۆستمۆدێرنیزم بانگشەوە دەکە کە دەوڵەت نەتەوە کۆتایی پێهاتووە بەڵکو سنوورەکان کراونەتەوە مرۆڤ ئازادە کۆچ بکە بە پێچەوانەوە دەوڵەتی نیۆلیبراڵ جۆرێک نمایشی حاکمیت دەکات جۆرێک نمایشی باڵادەستی دەکات ڕێگا سنوورەکانی دەکاتەوە بۆ کۆچی سەرمایە بەڵام سنوورەکانی دادەخات بۆ کۆچی مرۆڤ واتە بۆ جوڵەی مرۆڤ بۆمانایە کۆچبەرە ئەمڕۆ کە چەمکی سەرهەڵدانی چەمکی کۆچبەری ناسایی سەری هەڵداوە ئەم جۆرە لە مرۆڤانە بوونەتە کۆمەڵێک مرۆڤ وەکو قۆچی قوربانی سیر دەکرێن تا بۆکو بۆ زنجیرەیە گۆرچەرخانی خێرا و بەرچاو بەکاربهێنرێن ئەمەش بۆتە هۆی ئەوەی دابڕان لە دڵنیایی ئەوەی کە بۆ ماوەیەکی درێژ بمێنیتەوە دەربارەی دابشکاریە وابستەیە سیاسەکان و یا وابستەیە مەدەنی و وابستەیە یاساییەکانیش مرۆڤی ئەمڕۆ دڵنیانیە لەوەی کە تا چەند دەتوانێت لە جوڵەدا بمێنێتەوە تا چەند دەتوانێت لە دەرەوەی جوڵەدا بمێنێتەوە بۆمانە قەڵەمڕەوی دەوڵەتی نیۆلیبراڵ ئەوەندەی کە جەخل لەسەر سنوورەکانی دەکاتەوە جەخل لەسەر تێریتۆریال و قەڵەمڕەو دەکاتەوە
هێندە جەخل لەسەر کردنەوەی سنوورەکان بۆ جوڵەی ئازادی مرۆڤ ناکاتەوە. بۆ نمونە ئەم هەموو جەنگانەی کە سەریان هەڵداوە لە ناو بە بێگومان کاریگەریەکی گەورەی دەسەڵاتی سەرمایە کاریگەری جوڵەی سەرمایە لەسەرەتی سەرمایە هەوڵ دەدات لە ناو دەوڵەتی نیۆلیبراڵدا کۆچ بکا بۆ ناوچە دوورە دەستەکانی دەرەوەی سنتەرە پیشەسازیە پێشکەوتوەکان بڕوا بەرەو ناوچە هەژارنشینەکانی ئەوەی کە خۆیان پێی دەڵێن جیهانی سێم یان ئاسیای دوور یان ئاسیای ناوەڕاست یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوەی لەم شوێنانەدا دووشت هەیە زۆر ئاسان دەست دەکەوێت. یەکێک لەوانە پرسی کەرەستە خاوەکانە کە بە شێوەیەکی زۆر ئاسان دەست دەکەوێت. دوو پرسی هێزی کاری هەرزانە. بەڵام لە ناو دەوڵەتی نیۆلیبراڵدا ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی دیکە دەبینەوە. کۆچکردنی زۆر و بەردەوامی سەرمایە لە ناو سنتەرێکی پیشەسازی پێشکەوتووە بەرەو لا سنتەرەکان یاخود بەرەو ناوچە پەراوێزیەکانیان ناوچە هەژارەکان زۆر جار دەبێتە هۆی سەر هەڵدانی قەیرانی ناوخۆی ئابووری لە ناو سنتەرە پیشەسازیەکاندا. لەبەرەوە سنتەرە پیشەسازیەکانیش پێویستیان بەمانەوە و خولانەوە و دەستکردنی سەرمایە لە ناو خۆیاندا هەیە. بەڵام کاتێک ڕوبەڕووی کێشەی قەیرانی کار دەبنەوە یاخود پێک ڕوبەڕووی هێزی کەمی هێزی کاریات دەبنەوە لەو مانایدا دەبینین پێویستی بە هێزی کاری زۆر هەیە لە ناو خۆدا کەواتە چۆن ڕێگا بۆ ئەوە خۆشکات کە هێزی کاری خۆی بهێنێتە ناوەوە هێزی کاری خۆی فراوام کا لە ناوە لە هەمان کاتیشدا چونکە سەرمایە دەزانین لە ناو دەوڵەتی نیۆلیبراڵدا پێویستی بەوە نییە کە کۆنتترۆل بکرێ یاخود ڕێسای بۆ دابدرێ یان ناچار بکرێ وەکو چۆن لە سەردەمی لیبرالیزمی کلاسیکدا هەبوو ناچار بکرێ پابند بێ بە ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان پەیمان نامەکان لەسەر پرسی باج لەسەر پرسی کرێ لەسەر پرسی تێچوونێ بیمە کۆمەڵایەتیەکان هەتا دوای ئەمانە لە بەرامبەردا بە تەنها بەڵێنێک لە سەرمایە بەشێکی سەرمایە دەگەڕێنێتەوە ناو سنتەرە پیشەسازیەکان بۆ ئەوەی بتوانێت لێرەش دەستاودەست بەو سەرمایەکە بەڵام لە بەرامبەردا هێزی کاریە بە هێزی کاریشی هەرزان بێ و هێزە کارش بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری ئەمڕۆی هێزی کار بکەین لە ناو سنتەرە پیشەسازیەکاندا کە کۆچیان کردو و گەشتونەتە ئەم ناوچانە ناوچەی سنتەرە پیشەسازیەکان کەمترین کرێکار یاخود دڵنیاییمانەوەی کار لە لای ئەم خەڵکە بە باگراوند کۆچبەرانە دەبینین. با بە ڕوونتر بێڵێم ئەمڕۆ کەمترین کۆچبەر کرێکاری کۆچبەر هەیە لە سنتەرە پیشەسازیەکاندا بە ڕێژەی باڵای کرێپێدان کار بکە و خاوەنی گرێبەستی هەمیشەیی کارکردنیش بێ. کاتێکیش کەسێک خاوەنی گرێبەستی هەمیشەیی کارکردن نییە بەو مانایە گرێبەستی کاتی بۆ کارکردن هەمیشە لەسەر بنەمایەکی نایەکسان کار دەکا لەسەر بنەمایەکی ناپابند کارانە کار دەکا بۆ مانایە خاوەنکاریان خاوەن سەرمایەکان ناچارنین بۆی پابندی هەموو ئەو ڕێسایانە بن کە دەوڵەتەکان خۆیان دایان ڕشتووە بە ئاسانی کۆمەڵێک هێزی کاریان دەست دەکەوێتکە هێزی کارن بە هەر ڕۆژێک دەتوانن مامەڵەیان پێ بکەن هەر ڕۆژێک لەسەر کارەکانیان لایەن بن هەر ڕۆژێک هەموو مافەکانیشیان لێدا بماڵن بێگومان ئەو ئەفسانەیە کە دەڵێت هاوڵاتیەکی پەنابەریان کۆچبەر لە بەردەم هاوڵاتیەکی بەڕیشە دەوڵخاوەن دەوڵەت نەتەوەی ناو سنتەرە پیشەسازیەکاندا یەکسانە ئەمە ئەفسانەیەک بترازێ شتێکی ئەوتۆ نییە مەگەر ئەوەی بە ئەنقەس بمانێت چاوی خۆمان مێشکی خۆمان داخین و بڵێن بەڵێ ئەمە هەن ئەمە مرۆڤایەتی گەشتۆ بە یەکسانی مرۆڤایەتی گەشتۆ بە عەدالەتی کۆمەڵایەتی بەدادپەروەری کۆمەڵاتی بە پێچەوانەوە هیچ یەکێک لەم شتانە بوونیان نیە هەتا ئێمە زیاتر و زیاتر بڕۆینە ناو کۆمەڵگاکان ڕیشەیەکی سۆسیۆلۆژی یاخود کۆمەڵێک ئاماری سۆسیۆلۆژی کۆمەڵناسانە هەڵبگرینەوە لە پەیوەندی بم کرێکارانەوە یان لەوانەیە کە کار دەکەن لە ناو سنتەرە پیشەسازیەکاندا بە ئاسانی بۆمان دەردەکەوێت کە بە پێچەوانەوە لە ئەفسانەیەک بترازێ شتێکی دیکەنی زۆربەی خەڵکی بە ڕیشە کۆچبەر کە کار دەکات یان کاری ڕەش دەکات کە حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان ناڕاستەوخۆ ناچاری کردووە بەم کارە چونکە هیچ بنەمایەکی یاسایی یان کاغەزێکی یاسایی پێنادا کە بیکا بە خاوەنی کارێک کەرامەتی کارکردن یەکسان بێ لە بەردەم یاسادا یەکسان بێ لە بەردەمەوەی کە بتوانێت خاوەنکار بهێنێتە بەردەمی یاسا چونکە ئێمە دەزانین لۆبی سەرمایە ئەو هۆکاری داڕشتنی یاسا و دەوڵەتەکانە نەک ئەوەی کە دەوڵەتەکان و دەسەڵاتەکان بتوانن جوڵەی سەرمایە کۆنتترۆل بکەن یان
یان سنوورداری کەن یاخود پابندی کەن هەمیشە بە پێچەوانەوە ئەمە ڕوویداوە بۆیە ئەم ئەفسانەیە ئەوڕۆ کە دەگوترێت ئەمە بە دەرنیە لە ڕاستی کاتێک کە دەگوترێت نیۆلیبرالیزم ئەمڕۆ دەوڵەتی نیۆلیبرال جگە لەوەی حاکمیەتی سنوور دەکات سنوورەکانی تۆختر دەکاتەوە بەڵام هۆکاری شکیشە بە چەند هۆ بۆ کۆچپێکردنی کۆچبەرانین ئەوەی خۆیان پێی دەڵێن ناسایی جە هەڵگیرسانی جەنگە سەپاندنی یاسا نیۆلیبراڵەکانە بەسەر وڵاتە هەژارەکاندا وەکو بۆ نمونەی کوردستان با بهێنەوە هەرێمی کوردستان باشترین ناوچەی ئەمنە بۆ سەپاندنی یاساکانی نیۆلیبرالیزم بۆ نمونە کەمکردنەوەی دەسەڵاتی حکوومەتە لە ناو یەکە گشتیەکاندا لە ناو کەرتە گشتیەکاندا پێنەدانی موچەیە بە تایبەتیکردنی کەرتە تەندروستیەکانە کەرتی پەروەردەیە کەرتی کارەبایە کەرتی خۆراکە هەموو ئەمانە وای کردووە لەگەڵەوەی داهاتی مرۆڤ لەو ناوچانە بەرز نەبووەوە بەڵکو ئەبێ فریای بەشەکانی کە بکەوین ئەگەر بکرێ کورتی بکەوە دەفەحمەت بەڵام دەمێ بڵم نیۆلیبرالیزم هۆکارێکی سەرەکیە بە کۆچپێکردنی دانیشتوان لەو ناوچە هەژارنشینەکانەوە بۆ سنتەرەکان بەڵام نەک بەمانایی دەرفەتیان پێ بۆ بڕەخسێنە لەو شوێنانەکە کۆچ دەکەن دێنە ناوچەیەکی دیکە خاوەن بەهایەکی یان کەرامەتێکی کارکردنی یەکسان من لە بەردەم یاسادا بەڵکو دەیان کاتەوە بە هاوڵاتیەکی پلەدوو کە خراپترین ئەو کارانە بە کەمترین تێچوون بە کەمترین بەرپرسیارەتی پێیان دەکات لە ناوم سیستمانە زۆر چاکە با بینە سەر پەنابەرانی ئەوڕۆ لە وڵاتانی خانەخوێی ئەوان ڕۆڵیان چییە هەمان نوێنەری مافی مرۆڤن چێ مەبەست ببوورە مەبەستم پەنابەرانێک کە ئەوڕۆ لە وڵاتانی خانەخۆیان پەنابەرن ئەوان ڕۆڵیان چییە ئەو پەنابەرانەی بڵێ لە ڕاستیدا ئەم سیستمانە کە پەنابەر دەهێنن بۆ ئێرە پەنابەر بۆردەگرن لە وڵاتانە بەو مانایش نییە کە جۆرێک لە جۆرەکان بکەرەکانی خۆیان لە ناو ئەم کۆمەڵگایانەدا دروست نەکەن بۆ نمونونەکەم باسادەکەمەوە هەمیشە دەسەڵاتی سەرمایە دەسەڵاتی کۆنتترۆل دەسەڵاتی میدیا یاخود هێزی ئایدۆلۆژی لە وڵاتانەدا بەشێکی پەنابەرانی بەشێکی کەمی پەنابەرانی جیا کردوتەوە هەموو دەرفەتێک کۆمەڵێک دەرفەتی خستونەتە بەردەست دەیانکا بە قسەکەری کۆی پەنابەران لە ئاستی کۆمەڵگادا بۆ نمونە یەک پەنابەر ئەگەر دەرفەتی بۆ ڕەخسا بێ یاخۆ هەتە تەنانەت ئەگە بە پەنابەریش مۆدلەکانی پەنابەریش نەهات بێ بۆ ئەم سنتەرە پیشە سازیانە توانی بێتی دەستی بە ئەکادیمیا بگادەستی بە خوێندن گادەستی بە زمان فێربوون و تێکەڵبوون لە ناو کۆمەڵگاکان بگا ئەمە لە ناو ملیۆنێک کەس یەک کەسە دێ سیستمەکە دێ ئەمە زەق دەکاتەوە دەیکات بە قسەکەری کۆی پەنابەران بەڵام بە پێچەوانەوە ئەم کەسە بە هەمیشە ئەم شتانە دووبارە دەکاتەوە کە ناڕاستە و خۆ ئایدۆلۆژیای دەستگاکانی ئایدۆلۆژیای ئەم دەسەڵاتانە لە مشکیدا سەپاندویانە چەسپاندویانە ئەمانە بڵێ ئەمە دەبێتە ڕێگایەک بۆ دەمکوتکردن و بێدەنگکردنی دەنگی ڕاستەقینەی پەنابەران هەڵبەت من نامەوێت لێرە بڵێم پەنابەران هیچ ڕۆڵێکیان نییە لە چەسانەوەی خۆیان لە دەسەڵاتی چەسانەوە بەسەر خۆیانە یاخود لە سوودوەرنەگرتن لە ئامرازانەی لە بەردەستان بە هەندێک ئامرازی سەرەتایی و پێویست لە بەردەستا هەن بەڵام ئێمە دوجار دەبێت بۆمان دەرکەوێت کە ئەم پیشەسازیانە ئەم دەسەڵاتە گەورە پیشەسازیانە پەنابەرانیان دەواازەکانیان نەکردوێتەوە بۆ پەنابەران کە بێن لێرە داوای خاوەن مافی یەکسان کەن لە بەرامبەر بە یاسادا بۆ مانایە لە بەرامبەر بە دەسەڵاتی سیاسیدایان دەکرێت بۆ لە هەندێک مافی مەدەریدا یەکسان بن لەگەڵ هاوڵاتێکی ئەڵمانی هاوڵاتێکی ئەمریکی یاخود هاوڵاتێکی بەلجیکی بەڵام ئەو بۆ مانایانەیە خاوەن یەکسانی لە بانگەشەکردن بۆ سەرمایە یاخود خاوەن یەکسانی سیاسیش بن بە هەمان شێوە لەبەر ئەوە جیاوازی کاک پێشە و جیاوازی ئەو پەنابەرانە ئێمە هەر باسی ئەو شەڕی ئێستاوا لە ئوکراینای بکەین لەسەر سنووری پۆلۆنیا کاتێ پەنابەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە گازی فرمێسکرێژ و بە تەقەکردن و بە هێزی تایبەت بەریان پێگرن هەر ئەو پەنابەرانەی ئێستا لە ئوکراینەوە دێنە پۆلۆنیا ڕێگەیان بۆ خۆشەکەن مافی پەنابەریانەیە هیچ کێشەیەکیان نییە زۆر زوودا ئامەزریان پێویست ناکە حتمما هێنیشیان ببێت پێناسەیان ببێ بۆ ئەوە جیاوازیەکەی لە چیە هەرە و ڕێگەسپەرستیە لەویا کە ئەو جیاوازیە پێکێنێ لە بینی پەنابەرێکی ئوکراینی و پەنابەرێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و جیاوازی چۆنە و چۆنە
فەرق و جیاوازی هەیە ئەوان هەر یەکسەر هاتوون و دامەزرێن و بڕێکیان هەیە قامیشیان پێدراوە کەچی ئەوەی کە هەیە 10 ساڵە 5 ساڵ زۆر کەسەیە لە وڵاتانە قامیشی نەگرتووە بەڵێ وەکو سەرەتا باسم کردو لە کتێبەکەشمدا ئاماژەم پێ کردو ڕاسیزم ڕیشەیەکی کۆنی هەیە لەناو جوڵەی سەرمایەدا لەناو سەرمایەداریدا تا بەبێ سەرمایەداری ڕاسیزمیش بوونی نییە ئەم خەتی ئەم هێڵی کۆمەڵگا ئەوروپیە سپی پێستانە بەبێ گومان هاوڵاتیەکی دەرەوەی مرۆڤی سپی پێستی ناوێت یان پەنابەرێکی دەرەوەی مرۆڤی سپی پێستی ناوێت کە لێرە وەکو یەکسان وەکو بوونی یەکسان سەیریکە ئەم تێندەنسی ئەم ئاراستەی لە سەدەی 19دا هەبووە بۆ نمونە هەمیشە گوتراوە کە هەتا لە ئەمریکا تا دەی 60 سەدەی 20 شەرما بووەوە هەمیشە دەگوترا کە پێویست بەوە دەکات خەڵکانی وڵاتە هەژارەکان یان ناسپی پێستەکان بهێنرێن بۆ ئێرە وەکو هێزی کار هەتا کۆمەڵێک فەیلسوفیش لە سەدەی 19 باسییان کردووە بهێنرن بۆ ئەم ناوچانە بۆ هێزی کار بەڵام نەک بۆمانایە ببن بە خاوەنی مافی یەکسان مافی یەکسانی سیاسی یان مافی یەکسانی کولتوری و کۆمەڵاتی بەڵکو زۆر بە سانایی ئەمانە وەکو هێزی کاری کۆیلە بهێنرێن بۆ ئەم ناوچانە نەک ئەوەی وەکو واتە کاتێک پەنابەرێک دێتە وڵاتە ڕادەکات لە وڵاتە لە داهاتوویەکی نزیکدا ببێ بە ئەڵمانی بە سویدی بە ئەمریکی بە هەتا دوای بەبێ گومان مافی هاوڵاتی بوون وەردەگرێ بەڵام مافی هاوڵاتی بوون لە ناو ئایدۆلۆژیای خۆرئاواییدا هێشتا بۆمانایە نایە کە تۆ خاوەن ئەو خاکەی یا تو بەشێکی لەم خاکە بەڵکو مافێکی هاوڵاتی بوونت پێدەدرێت بۆ مانایە کە تۆ بتانی ئەو کارێک کە پێشتر بۆی هاتووی درێژەی پێ بدەیت منداڵەکانیشت درێژەی پێ بدەن نەوەکانیشت بەردەوام بن لەسەری ئەمە زیاتر زەقنی هەڵسوکەوتەکە لەگەڵ مناڵەکانی شەروەکو ئەوانەی وا پێشتر هاتوون هەروکو یەک وایە بۆ نمونە ئەوەی وا مەسەلەن یا پیانەڵەن جەنەراسیۆنی ئەو یەکەم و دووەم ئەوانەی وا سەردەمی خۆی بۆ نمونە وڵاتی سوێد بۆ خۆی چووە بۆ ئیتالیا چووە بۆ یوگۆسلاڤیا بۆ یونان لەوێ خەڵکی هێناوە لەیرە داوەتی کردن بێن کار بکەن ئێوانە گەڕێتەوە بۆ دەهەی 1970 زاینی مناڵ و نەوەی ئەوانە ئێستا لێرە گەوربوون ئەوانی شەروە هەڵسکەوتیان لەگەڵ کرێکەچی ئەوانە بە هەموو شتێک تقریبن وەکو خەڵکی وڵاتانیان لێ هاتووە ئەو هەڵسوکەوت لەگەڵەوانە چۆناچۆنە هەتا ئیستا مێنتالیتی و عقڵیەتی وڵاتانی پیشەسازیە سنتەرە پیشەسازیەکان نەگۆڕاوە بەرامبەر بەوانەشی کە سێنەوەیان لەم وڵاتانە پەر و گەورە بووە لەدایک بووە هەتا ئێستش بۆ نمونە دەگوترێت لە هەموو ئەڵمانیادا لە هەموو مێژووی ئەڵمانیادا تەنها بۆ یەکەم جار لە مێژوودا یەک وەزیر هەیە کە نەوەی سێمی کۆچبەرانی تورکە لێرە لەم وڵاتە هەتا ئێستاش کە ناوی دەهێنرێت تەنها بۆتە دیاردەیەکی زۆر سیر و سەمەرە لە ناو کولتوری ئەڵمانیدا کە وەزیرێک بە پاژناوی ئۆزدەمیرەوە باشە بۆ نمونە وەزیرێکی ئەڵمانی بە ڕەگەز تورک هەمیشە ئەمە دەگوترێت کەنەوەی سێمیشە لێرە یعنی ئەوە نییە بە تازایی هاتووە و لێرە بۆتە خاوەن مافی پەنابەری و دوایی پلە یاساییەکانی بڕیەوە گەیشتۆ بە هاوڵاتی ئەڵمانیا خود مافی هاوڵاتی بوونی لە وڵاتەوە لەباری سایکۆلۆژیەوە تاسیری لەسەر ئەو کەسایەتیە چییە کەسێک کە ئەو هەموو لە وڵاتە لێرە برەدایک بووە لێرە گەورە بووە لە یە گەیشتێتەوە ئاستا کە بچێتە پارلمان کەچی هەردیستان وەکو بێ پەنابەر یا وەکو بێنەتەوە یا وڵات بێ وڵات چاوی لێکرێت نەتەوەیەکی بێ وڵات چاوی لێکرێت ئاماژێ پێ لەباری سایکۆلۆژی تاسیرێکی لەسەریە بێت بێگومان هەمیشە جۆرێک لە سایکۆلۆژی کە ڕیشەی لە ناو کۆلۆنیالیزمدا هەیە وەکو باسم کردی سانیش هەمیشە مرۆڤی کۆلۆنیزەکەر وا لە مرۆڤی کۆلۆنیزەکراو دەکات کە ببێتە خاوەن گرەی خۆ بە بچووک بینی خاوەنبرەی گرەی خۆ بەکەم بینی خاوەنی ئەوەی کە من لە تۆ باشترنی من لە تۆ زیرەکترنی من لە تۆ بەهێزتر نیم هەموو هەوڵێک دەدەم ببم بە تۆ لەم ڕێگایدا من نەخۆش دەکەم دەروونم تێک دەچێت سایکۆلۆژیان تێک دەچێت دوجار تووشی یەک دنیا ڕامان هەژانی دەرونی دەبم لەو ڕێگایدا من نەک هەر تەنها من وەکو کەسێک کە
هەموو بربەستانەشم بڕی بێ بەڵام دوجار ئەم سایکۆلۆژیە کە کاریگەری لەسەر من هەیە دەیپەرچێنم ڕەنگ دەداتەوە بەسەر کۆی دەوروبەرەکەمدا دەبێتە مۆدلێکە ئەوەی بۆ نمونە مرۆڤی پەنابەر لە وڵاتە ئەگەریش تاقوتەرا ئەوانەی یان ڕیشەی کۆچبەریان هەیە تاقوتەرا گەشت بێتە نەپلەیەک ئەم سایکۆلۆژیە لە درێژمەودا داوایان لێ دەکات کە زۆربەی زۆری مرۆڤی ئێمە مرۆڤی پەنابەر یان مرۆڤی بە ڕیشە کۆچبەر کە بۆ سێنەوەژ لێرە لەدایک بوون بۆ هەتایە وەکو خاوەن گرەیەکی خۆ بەکەم بینی بچووک بینیان تیادا بچێندرێ هەرگیز هەوڵ نەدەن خۆ بەخۆی بۆ نمونە ئەم شتانە بەناوەکی خۆیان بکەن هەمویان تووشی جۆرێک لە ڕەشببینی ببن ناڕاستە و خۆ دەستبەرداری وایان لێ بکرێ ناڕاستە خۆ دەستبەرداری هەموو هەوڵدانێک بۆ گەشتن بەپلە گشتەکەم بۆ نمونە هیچ کەسێک لە وڵاتانە خەون بەوە نابینێگە 5 نەوەشی لێرە لەدایک بوو ببێ بە سەرۆکی وڵات ببێ بە سەرۆکی پەرلەمان ببێ بە سەرۆکی هاتە تەنانەت کۆمپانیایەکی سەرمایهداری گەورەش لەبەرەوە ئەمە ئەگەر لەوە گەڕین من بۆ نمونە ببێ مامۆستایەکی هەمیشەیی یان پرۆفیسۆرێکی هەمیشەی زانکۆ تەنانەت بابێنە خوارتر ببێ بە خاوەن پلەیەکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگادایان ببێ بە هونەرمەند و نووسەر و بیرمەندێکی دیار لە ناو کۆمەڵگایانەدا ئەمیشەم هەڵاواردنانە هەیە ئەم جیاکاریانە ئەم دابشکاریانەیە ئەمە خۆ بەخۆوا دەکەنەوە دوایەوە دەگوازرێتەوە کە منداڵانی نەوەکانی دواتری ئەم ڕێی خەڵکە بە ڕیشە کۆچبەرە ناچار ببن یا خۆت ناڕاستە و خۆ لەبەرەوەی ئەم شتە بە دەرونی کراوە بە ناوەکی کراوە ناچار بن منداڵەکانیان نەوەکانیان بە ئاراستەی دابینکردنی بژێوی ئابووری دابرن بۆ مانایە بەرەو فێرکردنی هێزی کاریان ببن باشێن ڕێگاوسە لە ئەڵمانیا ئەگەر من نمونی ئەڵمانیا بێنمەوە جگە لەوەی دەوڵەت خۆی منداڵانی پەنابەر و کۆچبەر لە مەکتەبەوە ناچار دەکات ناڕاستە و خۆ بیان نێرێ بۆ ئەوەی پێی دەگوترێت ئامادەکردنیان بۆ ئاوسبیلدونگ واتە جۆرێک لە خوێندنی پیشەیی نەک برناردنیان بۆ گیمنازیۆم بۆی دوایی بەرەو زانکۆکان بڕۆن بەڵکو هەر لە پۆلی چوارەوە فێریان دەکەن کە بەرەوە ئەم جۆرە خوێندنە پیشەیانە بڕۆن ببن بە دارتاژ ببن بە پاکەرەوە ببن بە پەرستار ببن بە بەردەستی پەرستار لە نەخۆشخانەکاندا یارمەتی پیر و پەکەوتەکان دن یاخۆت هەموو ئەم جۆرە لە کارانە ئەمە ئایدۆلۆژیایەکە جگە لەوەی دەوڵەت ناڕاستە خۆ دەیسەپێنێ یان ئایدۆلۆژیان وڵاتانە دەسەپێنێ بووەتە بەشێکیش لە سایکۆلۆژیای خێزانەکان خۆیان هەمیشە هەوڵ دەدەن منداڵەکانیان بە ئاراستەی خوێندنی ئەم جۆرە پیشەیانە قەناعەت پێ هەر لە منداڵیەوە وەها پەروەردەیان دەکەن وەها مشکیان پەروەردە دەکەن زەینیان کۆنتترۆل دەکەن کە باشترین و ئەمینترین جۆری ژیان بۆ داهاتوو بۆ داهاتووی خۆت بنیادنەی ئەوەیە کە تۆ بە ئاراستەی ئاوسبیلدونگدا بڕۆی ئەمە بۆتە بەشێک لە ئەمە ئەم سایکۆلۆژیە نەخۆش و شێوێنراوە ڕنگدانەوەی ئایدۆلۆژیە توند و تیژەیە کە دەوڵەت یان سەرمایە یان ئایدۆلۆژیای ڕێسەستی کۆلۆنیالیستی خۆراکەکەی چاند من ئاماژەم بەوە نەکرد کە ئۆکراینیەکان چی ڕوویدا بەم دوایانە کە بەڕێزت پرسیار کرد بەڵێ بەبێ گومان ئێمە ئەو درزە گەورەی کە ساڵانێکە سیستمی لیبرال دیموکراسی ئەم وڵاتانە بانگەشەی یەکسانی هەموو مرۆڤێک لە بەردەم یاسا لەم وڵاتانەدا یەکسانە هیچ جۆرە جیاکاریەک نیە ئەمانە کۆی ئەمانە بوون بە هەڵم و بە لە هەوادا بڵاو بوونەوە توانەوە ئێمە بینیمان نەک هەر تەنها لە ئاستی مامەڵی بیرۆکراتیدا بەڵکو لە میدیادا ئەمانە هاتنە سەر یعنی دەریان بڕین بە دەربڕین دەریان بڕین خەڵک دێتە سەر میدیا دەڵێت ئێمە دەبێت سنوورەکانمان بکەینەوە بۆ ئۆکراینی لەبەرەوەی ئەمانە شارستانی نەمانە خۆ خەڵکی عێراق و سووریا و ئێران نین هاتوون بۆ ئێرە ئەمانە چاویان سەڵدە پێستیان سپیە قژیان زەردە خۆ ئەمانە خەڵکی بربەری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نین ئەمە بە ئاستی میدیا بە ئاشکرا یانێ ئەوەی کە ئەو 100 ساڵی سیستمی لیبرال بەها لیبراڵەکە بانگەشەی بۆ دەکرد هەر خۆیان لە شەو ڕۆژێکدا هەڵیان گەڕاندەوە هەر خۆیان لە شەو ڕۆژێکدا واتەکۆی ئەو بەهایانەی پێکردبوویانە ماسکێک بۆ شارنەوەی جەنگەکانیان لەسەر لە وڵاتانی پێشتر کۆلۆنیزەکراودا ئەمڕۆ ئێمە لەسەر پەنابەری ئۆکراینی بینیمان من تەواوی سۆلیداریتی و هاوپشتیم لەگەڵ خەڵکی ئۆکراینیەیە پۆتین کەسێکی
هێرشبەرە کە هێرش سەروەری خاکێک وڵاتێک نەتەوەیەکی دانپیانرا و پێشێل دەکا کە هەر ئەوەی ئەردۆغانیش ئێستا لەسەر کورد دەیکا پۆتینیش هەڵبەت بەومانانایە من بە پشتیوانی لە دەسەڵاتی سیاسی لەناو ئوکراین دەکەم زانم ڕاستەوەکان تێدا بەهێزن ناسیەکان تێدا بەهێزن دەوڵەتێکی ئۆلیگارشی وەکو زەلنسکی تێدا بەهێزە هەتا دوای و ئەمانە بۆتە هۆکارێکیش بۆ بەهێزکردنەوەی نازیەکان لەناو باسەکەی ئەمڕۆمان زیاتر لەسەر پەنابەرانە بۆیە ناچینە ناو بابەتە بەستمەوەیە کە ئەم پشتیوانیش لە دەوڵەتی لە سەروەری خاکی ئوکراین دەکەم بەڵام پەنابەری ئۆکراینی ئەمڕۆ ئەوەی پیشاندا کە ئەوس بەها لیبرالیانەی 100 ساڵە خۆراواییەکان ئەوروپیەکان بانگشەی بۆ دەکەن لە مامەڵەکردنی نایەکسانیاندا بەرامبەر بە پەنابەری وڵاتانی دیکە تەواو بوو بە دووکەڵ با یەک نمونەی زۆر سادە بێنمەوە ئەمڕۆ کورتی کاتم زۆر کەم ماوە یەک نمونەی سادە لەسەر ئەمە کاتێک پەنابەرێکی پۆڵەندی دێتە ئەڵمانیا پەنابەرێکی عراقی یان کورد دێتە ئەڵمانیا بۆ ئەوەی دەستی بەزان کۆبگا هەزارەها بربەست لە بەردەمە و پەنابەر کوردە عراقیەدا هەیە دەبێت بڕات هەموو پلەکانی زمان بخوێنێ خوێندنی ئامادەی پێ دووبارە دەکرێتەوە تا دوایی و ئەموو ئەمانە دنیایەک بەڵگەنامەی پێ ئیمزا دەکرێت بەڵگەنامەی شەهادەکانی دەنێردرێ بۆ هەموو ڕێکخراوەکان بۆ هەموو دەستگا حکومیەکان اینجاش ئەگەر وەربگیرێ لەم خوێندانەدا بەڵام پەنابەرێکی پۆڵەند ئۆکراینی دێت بەبێ خوێندنی زمانیش تەنانەت پەنابەر هەیە هاتووە بۆ زانکۆت هەتا ئیسەش چاکوچۆنی بە زمانی ئەڵمانی نازانێ بەڵام خێرەخستویانەتە بەر خوێندنەوە بەڵام 5 بۆ 10 ساڵ پەنابەرێک ئەگەر بیەوێ هەموو هەوڵێک بدا بەس بۆی بگاتە زانکۆ 5 بۆ 10 ساڵ هەر ڕای دەگرن زۆر کاتم زۆر نەماوە 5 دقیقە کاتم ماوە کەمتریش ئەویش ڕوتێکی نوێی پەنابەری لەواتێ لە ئارادا بێویش پەنابەری ژینگەیە ئێمە بۆ خۆمان نزانین بەشێک ئەو ئاڵوگۆڕەوە ئێستا بەسەر کۆی زەویە هاتووە گەرمای زەوی لە زۆر شوێن چۆتە سەرەوە وای لێ دێکە بەشێک لە خەڵک ناتوانن لە ئاسی ئەو گەرما زۆرە لە وڵاتەکە خۆیان بژین مەجبورە بن کە کۆچ بکەن لە عێراق و لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروە بینیمانە ئێستا خۆڵبارینێکی هێزگار زۆر هەیە کە بەڕاستی ژیانی لە خەڵک حرام کردووە ئەمە پێدەچێت کە بەشێکی تر لە کۆچبەران بەدوای خۆیان بێنێت و خەڵک مەجبورە بن کۆچ بکەن و لە وڵاتانە نەتوان بژین لەسەر ئەم بابەتە شەگەرەکرێت زۆر بە کورتی کاتم زۆر نەماوە قسە بکەین کە مەسەلەی ئەو پەنابەرانە چۆنی لێدێت بەڵێ سەرمایهداری یەکەم شت بەرپرسە لەوەی کە لە 100 ساڵی ڕابردوودا 160 بۆ 69 ژیانی سروشتی سەرزەوی لەناو بردووە بۆ بە هۆکاری گۆڕانی کەش و هەوا وەک دەزانین بۆتە هۆکاری تێکچوونی ژینگە هەموو ئەمانە ئەمە وای کردووەکە لە داهاتوویەکی نزیکدا ئێمە ببینین ڕوتێکی نوێی پەنابەر بوون لە ئاسی جیهانیدا لە ئێستا شەوە دەستی پێکردووە چکە بەشێکی وڵاتە گەرمەکانی سەرزەوی مافی ژیانیان شوێنی ژیانیان تێدا نەماوە ئەم جارە کۆچێک سەر هەڵدەدا کە کۆچی ژینگەیە کۆچی بەرگەنەگرتنی کەش و هەوای ئەم وڵاتانەیە لەبەرەوە لە داهاتوویەکی نزیکدا کە سەرمایهداری دیسان نرخۆی لێ بێپرسە ئەم ناوچانەی وێران کردووە ئەم ناوچانەی ڕوتاندۆتەوە ژیانی تێدانێشن ئەگەر ئێمە بە وردی بڕۆینە ناو هەموو لێ کۆڵینەوەی سەبارەت بە کاریگەریە پاشماوەکانی پیشەسازی لەسەر وڵاتانی ئەفریقا وڵاتانی ئاسیای ناوەڕاست و ئەمانە چین هەتا عێراق و هەتا دوای و ئەمانە یان گۆڕانی کەش و هەوا بەگشتی بۆمان دەردەکەوێت کە سەرمایهداری پێگەیەکی زۆر بەهێزی لە دروستکردنی یاخود ڕۆڵێکی هەرە گەورەی لە دروستکردنی مۆدلێکی نوێی کۆچبەریدا هەیە کە دەکرێت ناوێنین کۆچی ژینگە لێرە بەدواکەوە ئەمەشە ڕاستەخۆ ئاوێنەی یان ڕنگدانەوەی ناداتپەروەریەکانی ئەم سیستمێ نەک تەنها بەرامبەر بە هاوڵاتیان لە ناوخۆ لە دەرەوە ئەو جنگانەی هەڵیان دەگرسێنێ بەڵکو ئەو کارە ساتەی لەسەر ژینگەش خۆقاندویەتی بەڵێ زۆر سپاس کاک پێشەو بۆ بەشداری لەو بەرنامەدا بەڕاستی ئەو باسێکی خوڵە ئەگەر بکرێ ئێمە هەوڵەدەین لە مەجالێکی تریشە چاوپێکەوتنێکمان ببێ بەڵام کاتی بەرنامەکەم زۆر نەماوە زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بەو جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باواتخوازم